لا کەرکووک لێکۆڵینەوە لە هێزێکی ئەمنی ئەکرێ کە خێوەتی ناڕەزایی مامەسایانی خوێندنی کوردی لابردووە. لا گوندی کۆری لە هەولێر منداڵێکی لەدایک نەبوو گیانی لەدەستداوە. هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێنەوە کە ڕێگایەکی سەرەکی ناو ئەو یەکە نیشتە جێبوونە داخراوە. سڵاوتان لێبێت. دانیشتوانی پرۆژەی نیشتە جێبوونی گوڵی شار لە سلێمانی دژی کەم ئاوی هاواریان لێ هەڵسا. بەژن و پیاوەوە هاتنە بەردەم شوقەکانیان و گردبوونەوە. بەشداربووانی گربوونەوەکە قسەیان بۆ مایکی 1964 کردووتیان بەهۆی بێ ئاوی خەو و خواردنمان لێ حرام بووە. شەو هەتا بەیانی ناخەوین بۆ ئەوەی ئاو بگرین کە دەشێتەوە دەڵی تاڵە دەزووە و ناگاتە تانکی سەربانەکانمان. بۆیە ناچارین هەموو هەفتەیەک ئاو بە تانکەر بکڕین. ئەوان خەتاکەیان خستەملی میراوەکەیان وەک خۆیان ئەڵێن بە نائەدالەتی ئاوەکەدا بەش ئەکات چونکە گەڕەکەکانی کانیبا و سێتوان و برای محەممەد کە لەوانەوە نزیکن هیچ گرفتێکی کەم ئاویان نییە. پارێزگاری کەرکووک ئەڵێت پشتیوانی داواکاری مامەسایانی خوێندنی کوردی ئەکەن و لێکۆڵینەوەش لەو هێزە ئەمنی ئەکەن کە خێوەتەکەیانی لابردووە. دوێنێ بەشێک لە مامەسایانی بەشی خوێندنی کوردی لە کەرکووک دژی دواکەوتنی موچا لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عراق لە کەرکووک خێوەتیان هەڵدا. دوای چەند کاتژمێرێک هێزێکی ئەمنی چوە سەریان و خێوەتەکەی پێلابردن. نووسینگەی ڕێبوار تەها لا ڕوونکردنەوەیەکدا ئەڵێت ئیدارەی کەرکووک پشتیوانی تەواوی داواکاریەکانیان ئەکات ئەنجامدانی گردبوونەوەش مافی خۆیانە بۆ بەدەستهێنانی شایستە داراییەکانیان بەڵام بە پێی ڕێکارەکان و دەرگای نووسینگەکەمان کراوەیە بۆ پێدانی مۆڵەتی خۆپیشاندان ئاماژەی بەوەش کراوە. فەرمانیان کردووە بە پێکهێنانی ئەنجومەنێکی لێکۆڵینەوە دەرهەق بەو هێزە ئەمنیەی خێوەتی مامۆستاکانی هەڵوەشاندووە و لابردووە. ڕێگای سەرەکی خانوەکانی قەرەبووی گوندی کۆری لە هەولێر گیراوە بەهۆیەشەوە خێزانێک دەڵێ کۆرپەیەکیان لەدەست چووە. سەردار ئەحمەد خاوەنی یەکێ لە خانوەکان بە 1964 وێت نزیکەی مانجێکە ماڵیان چۆڵ کردووە لەبەر ئەوەی ڕێگەی سەرەکیان لێداخراوە. هەندێک جار خێزان و دەڵێت هەندێک جار خێزان و منداڵەکانم بۆ کڕینی پێداویستی لە نێو گوندی کۆری بە سەردیوارەکاندا بازیانەدا هەر ئەوەش بووە هۆی ئەوەی خێزانەکەم حەملی لەدەست بدات. لەم بارەیەشەوە عەبدوڵڵا شەمسەدین بەڕێوەبەری شارەوانی 2 بە 1964 وت ئەو خانوانە بە شێوەیەکی فەرمی دروستکراون و هیچ کێشەیەکی یاساییان نییە. دەرگایەکیشیان لە ناوەڕاستی گوندی کۆری بۆ کراوەتەوە. داواشیان لە دادگا و ئەنجومەنی وەزیران کردووە 3 دەرگای دیکە دروست بکەن. لەنیا فاخێر منداڵە چاپووک و قشت و سوارچاکەکەی هەولێر لەلایەن نووسینگەی محەممەد بن ڕاشد حاکمی دووبەی براوەتە وڵاتی ئیمارات بەو هیوایەی چارەسەر بکرێت جارێکی تر قاچەکانی ڕێبکاتەوە. فاخیر ڕەسوول باوشی لەنیا بە 1964 وت هەفتەی ڕابردوو نووسینگەی محەممەد بن ڕاشد بە فەرمی داوای کرد لەنیا ببین بۆ ئەوەی چارەسەر وەربگرێت و بکەوێتەوە سەرپەی خۆی وتیشی ئەمڕۆ 4 ڕۆژە لە نەخۆشخانەیەکی تایبەتی ئیماراتین تا ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە. تەنیا پشکنینی بۆ ئەکرێت و چاوەڕوانی ئەنجامی پشکنینەکانەکەین. بەڕێزان لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین شوێنێک هەیە زۆرترین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوو ئەدات. لەسەر شاشەکە ئاماژە بەم هەواڵە ئەەکەین تاکە شوێنە کە لەو ئیدارەیە لە ماوەی ئەتوانین بڵین 6 مانجی ڕابردوودا نزیکەی 15 یاخود دەتوانین بڵین زیاتر لە 15 ڕووداوی هاتوچۆی تێدا ڕووداوە. ئێمە دوێنێ لەگەڵ هاتوچۆی ڕاپەڕین قسەمان کرد هەم ئەوان هەم ئێمەش وامان پێباش بوو کە پەیامنێرێک بنێرین بۆ ئەو شوێنە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر جادەکە کە کەڵکەی کۆڵێنی پێئەڵێن بە دووادا چوونێک بکات بزانین هۆکاری ئەم هەموو ڕووداوە لە کلکەی کۆڵێن چییە. کلکەی کۆڵێن شوێنێکە کەوتۆتە نێوان قەزای ڕانیە و ناحیەی چوارقڕنا لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین. ئەو شوێنەی کە ئەبینین نزیکەی 150 مەترێک ئەبێتن لەو مەجالە زیاتر لە 15 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. طبعاً ئەوە شتێکی ناخۆشە بۆ ئەو خەڵکات بە تایبەتیش بۆ شۆفێران
و بەپێی زانیاریەکانیش هیچ کامیرایەکی چاودێری لەو شوێنە داناندراوە. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ئیدارەی ڕاپەڕین بە 1964 وت ئەوان تیمێکی ئەندازیاریان ناردۆتە شوێنەکە کار لەسەر ئەوە ئەکەن کە دەستکاری ئەم ڕێگایە بکرێت بۆ ئەوەی هەر هیچ نەبێ ڕووداوەکانی هاتوچۆ لەو شوێنانە کەم بکرێنەوە. دوێنێش ئێمە لەگەڵ بەشی IT بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین قسەمان کرد، باسییان لەوە کرد کە ئەکرێ لە قۆناغی یەکەمدا کامیرای چاودێری دابدرێ بۆ ئەوەی هەر هیچ نەبێت شۆفێران لەو شوێنە تۆزێک ئاگاییان هەبێ و حەزەر بکەن و بە خێرایی لێ نەخڕن. بە هیواین چارەسەرێک بۆ ئەم کێشەیە کە لە ڕێگایەکی ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین هەیە چارەسەر بکرێت و هەروەها شۆفێران و هەمولایەکیش سەلامەت بن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان.